ژنێک لەم شارۆچکەیە لێدان دەخوات لەبەر ئەوەی بەشە خۆراکی مانگانەی وەرگرتووە و هاوسەرەکەی پێیوتووە تۆ چیت تا بەشە خۆراکی مانگانە بهێنیتەوە. ئەمە دۆخی ژیانی بەشێک لە ژنانی ئەم شارۆچکەیەیە. لەم شارۆچکەیەدا تەنها شت کە خامۆشە دەنگی ژنە. بەشێکی ماڵەکان بوونەتە قەفەس و بە جۆرێک زەودکردنی ئازادی بەناوی پارێزگاری دەرخواردی ژناندراوە و هەندێکیشیان ئەمەیان وەگڕاستیەک هەزم کردووە. بازیان شارۆچکەیەکی سەر بە پارێزگای سلێمانیە. لە 5 شارەدەی گۆپاڵا، ئەڵایی، بەردەقارەمان، تەیناڵ و بازیان پێک هاتووە. دەکەوێتە باشووری خۆر ئاوای پارێزگاکە و بەپێی کۆتا ئاماری ساڵی 2020 دانیشتوانی ئەم شارۆچکەیە زیاتر لە 50,000 هاوڵاتیە. لەم شارۆچکەیەدا هیچ ڕێکخراوێکی ژنان یاخود نووسینگەی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بوونی نییە. چوینە بازاڕی بازیان تا لەبارەی تونند و تیژی لە شارۆچکەکە و کاریگەری نەبوونی ڕێکخراوە ژنانیەکان لێدوان وەربگرین. بەڵام ئەو ژنانەی لە بازاڕەکەدا بوون زۆرینەیان بەهۆی ترس لە کوڕ، باوک، هاوسەر نەیان دەوێرا قسە بکەن. یەکێک لەو ژنانەی داوای لێدوانمان لێکرد پێیوتین وازم لێبێنن تازە ئەملایی ناوچاوم چاک بۆتەوە بالایەکەی دیکەشم بۆشین نەکاتەوە مێردەکەم. وەک ئەوەی دەمێک بێویست بێتیان ئەوەی لە ناخیانایە هەڵی ڕێژن. لە کاتێکدا ئێمە پرسیارمان لەبارەی تونند و تیژی بەرامبەر خۆیان دەکرد خۆنەویستانە زاریان دەکەوتە قسە و بابەتەکەیان لەسەر خۆیان لادەدا و باسی تونند و تیژی بەرامبەر دراوسێ و خزم و کەسەکانیان دەکرد. کێشەی خێزانی ئەنی هەموو کە تۆ ئەڵێتانەیتە ماڵم نازانی بە حاڵمە نییە هەمووی لە ناو عایلەی خۆتایە هەیە پیاوی وە هەیە ئێستا من بڕۆم بۆ بنی دنیا پیاوەکەم چاکە و دڵی پاکە و لێم ڕائەدینێت چەند ساڵە ئەتوانێ بەشکم کچەکەم کە شووی کردو نەتوانێت ئەو تەسەڕفاتەی هەبێ لەگە پیاوەکەیە خۆشنیش کۆیلە نییە بێت ئیتر هەر سەرکوتیکەی تونەیە لێژن خۆی ئازادا گەرێکی خۆی چاک بێ قەت بە بەستنەوەش چارەسەر نابێ عیشەکە کە تۆ لە ژوورە بەندیکە یان بڵێ خوێنەواری نێویتر ئەمە نابێ بڕوا بەم لاولایە و ئێستا زۆربەی کا دەڵێن چێوەی کە خوێنەوارە ئازادە بڕوا بۆ هەشوێنێ یەکێکی وەک من نەخوێنەوار بێ نابێ ئەو بەرامبەرەی ئاوەی بە جوابداتەوە نییە دەستنیشان ناکرێ بزانانی چی ماڵێکە بەس ئەبیستی خەڵکی ژەمە نشتی خراپیشە دینێ نەحەقیشی نییە لەو ڕوانێ کە ئافرەتیش ئەمە نشتی خراپە دینی و ئەمەنە لە فلیم و لە موبایلۆشتی ناشرین بڵاوە بێتەوە خەڵک هەل لە خۆیەوانێ ئەترسێ ئێستا من خۆمە ڕۆم بۆ سەر جادەیە شخصی خۆم کە یعنیوا تەمەنێکمێ ناوێرم سوار بم لەگەڵا مسایقەکە یعنی شتەکە و دیوە بە واقعی ئەڵێ ئەمە ڕووی داوە وەڵا پێویستە دابندرێ ینی قسە بۆ خەڵک بکەن هەیە نەخوێنەوارە یعنی تێناگا وە نییە ینی پێویستە کە دانیشن قسەی لەسەرکەن زۆربەی هەیە ئێستا ئەی ناسم من لە ترسی پیاوەکەی هەر ناوێرە بێت ببەر دەرگاش ئەشیز ناسم و بە بەڵگەشەوە لامە و هاوسێشمە یعنی هەر پیاوەکەی ئەمەنە دڵی پیسە هەر ناوێرە بێتە دەریشەوە هیوا هەیە لە تۆ هیچ ئیشوکارێکە نیە پیاوی وا هەیە زانم بۆ هەشتێکیش بێ خۆیە چێتە دەرەوە هەر نایە لێ ئەسڵەن ژنەکەی بۆ جلوبەرگی خۆشی بڕوات بەدڵی خۆشی شتی ماڵیش بکڕێت بارە وەڵا پێویستە و ئەقلە بگۆڕدرێ و بە دەری نەکەوت یار لەسەر زمانی زوو نەڕۆیت و ژنی داما و هەر لە ماڵەوە بێ و نەتوانێت بەدڵی خۆی شتکا و بەدڵی خۆی بچێتە دەرەوە و زۆر هەیە ینی بڵێن ئێستاکە ژن تا ژن فەرقەکە عیلە تا عیلە فەرقەکە هەیە ئازادە هەشە ئازاد نییە تا ڕادەیەکی زۆر توندوتیژیمان زۆرە هەیە هۆشیار نییە پیاوی وا هەیە ڕێزی ئافرەت نازانێت بەڕاستی پیاوی وا هەیە هیچ هەستێکی بۆ ئافرەت نییە هیچ احترامێکی بۆ ئافرەت بەڵام شەر نییە پیاوانیش هەموو وەکیوا بن شەر نییە ئافرەتانیش کە خۆمان ئافرەتین هەمووی وەکو یەکوا بن هۆشیارکردنەوە شتێکی باشە بەڕاستی بێن خێزانەکان هۆشیارکەنەوە چونکە هەیە پیاوەکان ئەسڵان ڕێزیان لەگەڵ ئەوەیان نییە کە ژن ئازاد بێ هەیە ئەسڵان هەر بیری لای ئەوە نییە کە ژن ئازاد بێ بەڵام هەروەکو وتم پیاوەکان وەک یەک نین پیاوی وا هەیە زۆر بەڕێزە لەگەڵ خێزانەکەیە وەزیا لە حەد ڕێزی خێزانەکەی گرێ و ئازادیش بە خێزانەکەی ئەیە من ئێستا وەکو خۆم ئەڵێم دایک و باوک زۆر زەرورە بۆ پەروەردەکردنی خێزان ئێستا من دای ئەنێم کوڕ و کچەکەم بە یەکەوە دائەنێم فێریانەکەم لێ ئێستاوە لەم تەمەنی مناڵێکە کوڕ و کچ هیچ جیاوازیەکی نییە نە لە خۆشەویستیە نە کاتێکی گەورە بوون نەبێ بەشکردن لە هیچ شتێکی ژیانیان وەکو ڕووکت یەک شتیان هەیە ئەبێ ئەم خوشک و برای ڕێز لە یەکتری بگرن وەکەکەتێ گەورە بوون پشت و پەنای یەکتری بن بۆیە من ئاڵم دایک و باوکەکان زۆر زەرورن بۆ ژیانی مناڵەکانەکە لە مناڵی ڕایان بێنن کە هیچ جیاوازێ لە بینی نێر و مێ نییە.
وڵی لەخوا بە زیای بێ شکر باشن هیچ من گلەیم لە کەس نییە یعنی ئەگەر بەشەر خۆشی ڕێک و پێکبی لە هەموو شوێنی ئازادە ناوەڵاهی ڕێکخراوی لێرە هیچ ڕێکخراویم بەدی نەکردووە وەڵا لێرە نییە ئێستا هەولێر هەموو شتێکی تایە هەموو دەربارەی هەموو شتێ سەقافی هەموو ئێمە ماوەی لێ بین هەموو شتێکمانە خوێن دەربارەی هەموو شتێ وەڵاهی ئێرە ئیترە بەراوەڵا پێویستە هەموو شتێ پێویستە دەربارەی ئەو شتانە هەموو شتێ پێویستە زەرورە بەسەر تا ڕۆشنبیر بێەوە تا شت بدینەوە تا شت بکە باشترە بێ ئاراوەڵا ئەوە ئیشە هەیە بێ ئیشە خەیاتیەکە حەزی لە خەیاتیە حەزی لە ئیشێکە هەیە چەند ساڵە لە ماڵەوە یەک ئیشێنێ بیکە بەراوەڵا هەموو شتێوانە زەرورە